ئەنجا سڵاوتان لێبێ ئەمەش ڤیدیۆیەکی ترە دووبارە هاتمەوە ئەمجارە سەفەرەکەمان جیایە بەرەو دەرەوەی شارە ئەڕۆین بەرەو هەڵەبجە جابا بەڕێکەوین ئێستا تقریبان دەوروبەری سەعات سێیە ئەوەش کامێرەیە ئەوەش پیاوەتیە ئەو خمارەیە ئێستاش حالیان ناو عەربەتمان جێهێشت ئەم جادەیەش خۆشە 180 ئەڤەلۆن نایت ئەمە حالیان سفر جوانە بەکفایریش هەیە ئەوە زۆر شادە واتە دواوەی کامل پەردەیە ئەم لێرەشەوە کۆنترۆڵی ئەو شاشە و هەوا ئاسە حالەینی هەواکەیە ئەو وەڵام مەکینەکەیت ئەمەش وەڵام هیچ دیار نییە مشکرێنەکە هاو ئەوە سایق حتا هەڵەبجە باش بوو گەیشتە ئەو سەری عایدی کرێنەکەیە باشە